وڵاتانی ئەوروپی و ئەمریکا ژینگەیان خستە خزمەتی ئابووریەوە کە وای کرد ژینگەکەیان زۆر پیس بوو. دەسەکەی بە ئەنجامدانی چالاکی ئابووری لە هەمان کات بیرمان نەچێت کە ژینگەیەک هەیە ئەبێ بپارێزرێت. ئابووری وەکو زانست بریتە لەو زانستەی کە ئەگەڕێ بە دوای چۆنیەتی هەوڵدانی مرۆڤ بۆی پێداویستەکانی خۆی پڕ بکاتەوە. واتە تەبەن ئەو هەوڵدانە بۆی بگاتە بەرزترین ئاستی کەڵک یاخود سوود و بە کەمترین تێچوون. ئیتر ئەم مرۆڤە بە نمونە بەکاربەر بێ مستەهلیک بێ کە ئەچێ شتومەک ئەکڕێ حەزەکە بازارەکە هەمووی بکڕێ بە کەمترین خەرجکردنی پارە. لە هەمان کات ئەگەر بەرمهێن بێ حەزەکە ئامراسەکانی بەرمهێنان بکڕێ و دەست بک بە بەرمهێنان بە تێچووی یەکە کە بەرەمهێنرێت بە تێچوویکی نزم بە تێچووکی کەم. بۆیە لێرە ئەو ئابووریە بریتە لە شیکاری تێچوون لەگەڵ کەڵک ئەوەی کە پێوتێ کۆست بنفیت ئەنالیسیس واتە تحلیلی کولفە و منفعە. معنای ئەوەیە کە من لە بەرامبەر ئەو سوودەی کە دەسم ئەکەوێ هەوڵە دەم تێچوو یاخود کولفەکەم کەم بێ. ئیتر وەکو عەرزی جەنابتانم کرد بەکاربەر بم یاخود بەرەمهێن بم. طبعاً ئابووری ئەگەر باسی ئابووری وڵات بکەین، ئابووری وڵات بریتە لە ئەو کیانە یاخود ئەو موئەسسەیە کە چی ئەکات با بڵین لە ڕێگەیەوە پارە پەیدا ئەبێ. ئیتر پارەکە پەیدا ئەبێ حکوومەت خاوەنی ئەو پرۆسەیە ئەبێ یاخود کەرتی تایبەت هەردووکیان بەیەکەوە ئابووریەکە پێک ئێنن. ئابووریەکە بریتە لە سەرچاوەکانی داهاتە سەرچاوە سروشتیەکانە سەرچاوە مرۆییەکانە موئەسساتە ڕێگەوبانە کۆم ئەمانە هەمووی پێکهێنەری ئابووریەکان بەگشت. ئابووری سەر بە کام کەرتە بێ ئەگەر حکومیەوە پێوترێ ئابووری سەر بە حکوومەت، ئابووری سەر بە کەرتی تایبەت. ئابووری هەیە بە پێی بوارەکان، یعنی لە بواری پیشە سازیمان هەیە، لە بواری کشت و کاڵمان هەیە، لە بواری گەشت و گوزارمان هەیە. بەو شێوازە ئەکرێ من بکەین. لە هەمان کات بە نمونە هەیە باس لەوەکە ئابووریمان هەیە، ئابووری سێبەر هەیە، ئابووری ڕەش هەیە، یعنی بە پێی نەکان تەمان ئەمانە بە پێی پێناسەکان بە پێی پێوەرەکان پێناسەکردنی ئابووریەکە جیاواز ئەبێ. یعنی لە چ ڕوانگەیکەوە لە چ گۆشەیەکەوە تۆ بەڕێزت سەیری ئابووریەکەی ئەتوانی بەو شێوازە پێناسەی ئابووری بکەیت. بەڵێ خۆی کۆمەڵێک ڕنگ هەیە لە ئابووری. بە نمونە ئابووری سەوز هەوەی کە جەنابتان ئەفەرموون لە ساڵی 1970 سەدەی پێشوو باس لەوە کرایە خۆت لە ڕێگەی نەتەوە یەکگرتووەکان تیمیان پێکێنە تیمی حکومی لە حکوومەتی وڵاتان بۆ گرنگیدان بە ژینگە و هەوڵدان بۆ ئەوەی نەهێڵن پلەی گەرمە لە ئاستی زەوی هەموو بەرز بێتەوە. دوای ئەوە لە 2008ەوە تقریباً گرنگیاندا بە ئابووری سەوز و ئەوەی کە باسی ئەەکەین چۆن ئێمە بتوانین ئەم ڕەنگە لە ئابووری بپارێزین. ئەم ڕەنگە لە ئابووری بریتە لە چی؟ بریتە لە ژینگە، دار و درەخت، کەش و هەوا چۆن بپارێزرێت. یعنی مەبەسمان چێ لە پاراستن و ئەوەی کە بیپارێزین مەبەسمانەوەیە کە چالاکیەکانی خۆمان ئەنجام بدەین، بەرمهێنانمان هەبێ، بەکاربردنمان هەبێ، لە هەمان کات ژینگەکە بپارێزین. بۆ تێگەشتمە لە ئابووری ژینگە ئەبێ بزانین لە ئابووری بەگشتی و لە زانستی ئابووری گرنگی ئەدرێ بە پەرەپێدانی بەردەوام. یعنی لەم چوارچێوەیە پێناسە ئەکرێ ئابووری ژینگە. پەرەپێدانی بەردەوام یاخود تەنمیە مستەدیمە چییە؟ تەنمیە مستەدیمە یعنی بەڕێزت پەرە ئەدەی بە شوێنەکە، بە لادێکە، بە شارەکە، کارگەدا ئەمەزرێنی، هەلی کار ئەڕەخسێنی، بەڵام لە هەمان کات بەردەوامی تیابێ. بەردەوامی بە چی؟ بەردەوامی بە گرنگیدان و پاراستنی ژینگە. ئەوە کە عەرزی جەنابتان کردواتە ئابووری ژینگە چالاکی ئابووریەکان بەردەوام ئەبن یاخود
دەسەکەی بە ئەنجامدانی چالاکی ئابووری لە هەمان کات بیرمان نەچێت کە ژینگەیەک هەیە ئەبێ بپارێزرێت. ئابووری ژینگە بەرنامەی نەتەوەی گرتوەکان بۆ ژینگەوا پێناسی ئەم دەستەواژەی کردووەکە ئەمڕازێکە بۆ بەدیهێنانی خۆشگوزەرانی بۆ مرۆڤایەتی هەروەها بەدیهێنانی یەکسانی کۆمەڵایەتی بە جۆرێک کە مەترسی لەسەر ژینگە دروست نەکات واتە بە جۆرێک بێت کە سوودی هەبێ بۆ ژینگە نەگزەرە لە ژینگە بە چۆن ئەتوانێت ئەمە بکات یعنی چۆن ئێمە بتوانین ئابوووریەکەمان گەشە بکە بە شێوازێکە زەرەر بە ژینگەکەمان نەگەیەنێت چەند ئامانجێکەیە کە ئەتوانین بیپێکین بۆ گەیشتن بەم مەبەستە یەکێک لەوانە ئابووری سەوز ئەبێتە هۆی کەمبوونەوەی دەردانی کاربۆنسی ئۆتۆ ئیمیشن کەمەکاتەوە هەروەها کەفاءە لە بەکارهێنانی دەرامەتە ئابوووریەکان واتە کەمترین زۆرترین سوود بە کەمترین تێچوو هەروەها بەکارهێنانی تاقەی نوێ بووە وزەی نوێ بووە واتە بۆ نمونە ئێمە زیاتر وزەی نوێ بۆ ئەناسین کە تاقەی شەمسییان تاقەی یان وزەی بایە ئەم سێ هۆکارە ئەوە ئەکات کە لەڕێی ئابووری سەوزەوە لەڕێی ئابووری ژینگەیەوە ئەوە دەستەبەری تەنمەی مستەدامە بکەینیان گەشەپێدانی ئابووری گەشەپێدانی ئابووریش چییە ئەوەیە کە ئابووری گەشە بکات بە جۆرێک بەری ئەو گەشەی ئابووریە بەسەر کۆمەلگادا بەش بکەیتەوە بە شێوەیەکی یەکسانتر بەبێ ئەوەی زیانی هەبێت بۆ ژینگە. ژینگەی گۆیزەوی لە ژێر مەترسیەکی زۆر گەورەیە بەهۆی چیوە بەهۆی ئەو چاوچنۆکەی سیستمی ئابووری سەرمایەداری کە لەسەر تەجاوز دەکاتە سەر ژینگەی گۆیزەوی ئابووری ئێکۆلۆژی ئەو ئابووریەیە کە لەلایەن کۆمەڵگەیەکی سیاسی ئەخلاقی دیموکراتیەوە پێشنیار ئەکرێ بۆ ئەو مەبەستە لە فەلسەفەی مۆدیرنەتەی دیموکراتی و نەتەوەی دیموکراتیە ئەم ئابووری ئیکۆلۆژی وەکو کۆڵەکەیەکی ئەم فەلسەفەیە وایە لێرەوانێ ئەتوانین بڵێن گۆی زەوی بەهۆی سیستمی قازانجپەرستی سەرمایەداریەوانێ تووشی گێژاوێکی قوڵ هاتووە چۆن کۆمەلگای مرۆڤایەتی کێشەی هەیە ئاها ژینگەش کێشەی هەیە ئەو کێشانە هۆکارەکانی زۆرترینی ئایدۆلۆژیا قازانجپەرستەکانە ئەو ئایدۆلۆژیانن کە بیر لەوە ئەکەنەوانێت کە تەنیا سەرمایەکانی خۆیان زیاو بکەن بۆچی لەبەرەوەی ئەمانە سیاست و ئەخلاق بە بنەما ناگرن فەلسەفەی مۆدیرنێتەی دیموکراتی لێرەوانەیەت سیاست و ئەخلاق بەیەکەوە گرێیات ئابووری ژینگە دۆست لەگەڵ ئەخلاقە هاوتەریب ئەکات بۆ ئەوەی تێ ناکۆشێکە هەر سەرمایە خۆی زیاو بکات و بێ ئەوەی بیر لە گۆی زەوی بکات زۆر جار ئەوترێلەوەی کە تۆ کاتێکە ژینگەی گۆی زەوی کۆتایی پیاوەتر مرۆڤ پارەی بۆ چییە و داهاتی بۆ چییە کاتێکە هەموو بەستەڵەکەکانی هەردوو جەمسەری باکوور و باشوور توایەوانێ و بە ملیۆنان خەڵک ئاوارە بوو بە هەزاران شارکەوتە ژێر دەریاوانێ ئیتر تۆ ئەم داهاتت بۆ چییە؟ طبقەی ئۆزۆن لەژێر هەڕەشە و مەترسیەکی زۆر گەورەیە بۆیە هەتا سیستمی مۆدیرنێتەی سەرمایەداری بەم شێوازە ئەخلاقیە بەردەوام بێت گۆی زەوی ڕۆژ بە ڕۆژ لە مەترسیەکانی نزیک ئەبێتەوانێ و لەبەرەو فەنابوون و لە ناوچوون ئەچێت ئێستا کێشە لە ئاوایە لە خۆڵایە لە ئاسمانایە لە هەموو ئەو لە هەوایە هەمووی بەهۆی ئەو زیادە پێویستیەی کە بەرهەمیەت لە بواری پیشەسازی قازانج ویستەوانێ هەر هەمووی لەسەر حسابی ژینگێ
هەمووی لەسەر حسابی جەستە و تەندروستی مرۆڤەکانە چونکە مرۆڤ و ژینگە مرتبطن بەیەکەوانێ کۆنتاکتیان هەیە مرۆڤ کاتێکە لە ژینگەیەکی پاک و جوان و سروشتی ئاژی تەندروستێکی باشی هەیە بەڵام سیستمی مۆدیرنەتەی سەرمایەداری چونکە وەکوتمان ئەخلاق لە بنەماکەیانە تەنیا بیر لە کەڵەکە بوونی سامان ئەکاتەوانێ بۆیە گوێ بۆ هەموو تەجاوزە نایەکە ئەیکاتە سەر ژینگەی گۆیزەوی. تایبەت بە ئەرکەکانی ئابووری ژینگە یاخود ئابووری سەوز ئەکرێ من باس لەوە بکەین کە ژینگەی ئەم ئابووری سەوزە بریتە لە گرنگیدان بەلاینی خودی ئابووریەکە گرنگیدان بە ژینگە گرنگیدان بالاینی کۆمەڵایەتی گرنگیدان بەلاینی هونەری تەکنیکی کارگێڕی ئەمانە هەمووی بەیەکەوە پێکهێنەری چین ئابووریکی ژینگەی تەندروستن واتە لێرە ئەرکەکانی ئەم ئابووری ژینگە ئەوەیە کە من ئابووریەکەم پێش بکەوێ بەرەمیهێنانم هەبێ پێداویستەکانی خەڵک پڕ بکەمەوە هەوڵ بدەم لە ناوخۆ پشتبەستن بە توانە و ئیمکانەتی ناوخۆ ئەو پێداویستیانە پڕ بکەمەوە لە هەمان کات چییە بێ وەکو عەرزی جەنابتانم کرد گرنگی بدەین بە چی گرنگی بدەین بە ژینگەکە معنەی ئەوەیە من لێرەکە گرنگی ئەدەم بە دابینکردنی هەری کار بۆ کەسێک لە هەمان کات چاپۆشی نەکەم لەوەی کە ژینگەکە بپارێزم ئەمڕۆ بنمونە من شوێنێکم بەکارهێنا بۆ دامەزراندنی کارگەیەک بەبێ ئەوەی گرنگی بدەم بە ژینگەکە سبەی ڕۆژ دوای 5 ساڵ 6 ساڵی تر بۆ نەوەی داهاتوومان بنمونە ئەو ئیهمالی ئەبێتەوەی کە ئیتر لە داهاتوو لەو شوێنە هەلی کار نەڕەخسێنرێت بۆ نەوەی دوای ئەوان ئەمەش کاریگەریکی زۆر نەگەتیڤی ئەبێ یاخود نەرێنی ئەبێ لەسەر ئەو شوێنە و لەسەر ئەو شار و لەسەر ئەو وڵاتە بۆیە بەگشتی نەتەوەی گرتوەکان کە گرنگیان داوە بە ئەوە دیارە ینی ڕەچاوی ئەوەیان کردووە یاخود ئەویان تێبینی کردووە کە وردە وردە لە سەر زەوی دانیشتوان کە زیادەکە گرنگی نەدراوە بەم بابەتە بۆیە ئەرزی جەنابتانم کرد لە 2008ەوە و بە تایبەت لە کاتی قەیرانی دارایی کە جیهان تووشی قەیرانی دارایی بوو ئەو گرنگیدانە بە ژینگەوەمان لێ بکە کە وردە وردە بتوانین ئێمە پەرەی پەرەپێدانی بەردەواممان هەبێت لە هەمان کات ژینگەکەش ئێهمان نەکرێت. یەکێک لە کارە هەرە سەرەکیەکانی ئابووری ژینگە ئەوەیە کە پارێزگاری لە ژینگە ئەکات یەکێکی تر بەهۆی پرۆژە سەوزەکانەوە ئەبێتە هۆی ئەوەی کە هەلی کاری زۆر بڕەخسێنێ و ئێمە لە عێراق و هەرێمی کوردستانیش بە پێی ئامارە فەرمیەکان کە لە ساڵ 16 بەرەو سەر ڕێژەی بێکاریمان هەیە بۆیە زۆر پێویستە لە عێراق کە ئابووریەکەمان بگوازینەوە بەرەو ئابووری سەوز چونکە بە پێی راپۆرتی بانکی نێودەوڵەتی بەهۆی ئابووری سەوزەوە ئەتوانێت تا ساڵی 2030 زیاتر لە 100 میلیۆن هەلی کاری تازە بڕەخسێت لە زمنیشە لە عێراقیشە یعنی ئەتوانین سود لەو هەلی کارانە ببینین لە بەرامبەریا تەنها 9 هەلی کاری کۆن بەهۆی ئابووری سەوزەوە لە ناوەچێت بۆیە ئەمە وەکو ئاماژەم پێکرد زۆر گرنگە بۆ پاراستنی ژینگە هەروە هەلی کار ئەڕەخسێنێت هەروەها یەکسانی کۆمەڵایەتی دەستەبەر ئەکا یعنی یەکسانی دروستەکە لە بینی تاکەکانی کۆمەلگا من هاوڕام لەگەڵەوەی کە نە کۆمەلگا بەبێ پارە ئەبێ نە بەبێ ژینگەش ئەبێ ئەم دوانە کۆنتاکتیان بەیەکەوە هەیە بەڵام نابێ لەسەر حسابی ژینگە پارەیەکی زۆر کەڵەکە بکرێ لەسەر حسابی پارەش ژینگە بەرەو فەنابوون و لە ناوچوم چێ ئەبێ سیستماتیک بن بەیەکەوە ئەبێ کاریگەری نێگەتیفیان لەسەر یەک نەبێت پێکەوە بژین ململانێ و ناکۆچێکی گەورە لە نێوانیان نەبێت کەی ئەو دوانە کەوتنە ناو ململانێوانێ ئەو کاتە هەم ژیان و هەم ژینگە بەرەو لە ناوچوون ئەچێت بۆیە ئابووری ئیکۆلۆژی کە ئەتوانم بڵێم سیستمێکی تازەیە سیستمێکی نوێیە کە لە فەلسەفەی مۆدیرنێتەی دیموکراتیە کە ئەتوانین بڵین بیرمەندی کورد ئۆجالان ئەم تێزەی خستۆتە ڕوو و ئێستا لە جیهانە
پشتیوانیەکی گەورە هەیە هەم پارتە چەپە ساوزەکان فێمینیستەکان کۆمەڵگە و ڕێکخراوەکانی ژینگە دۆستی پشتیوانی لەم تێزاکەن پشتیوانی لەم فکر و فەلسەفەیەکەن چونکە فەلسەفەیەکە کە تەنیا بیر لە قازانج ناکاتەوانێ بەڵکو بیر لە مرۆڤەکان ئەکاتەوە بیر لە ژینگە ئەکاتەوە ئەو فەلسەفەیە پێی وایە کە ژینگەی سروشتی لە سەرەتاوانێ ژینگەیەک بووە مرۆڤەکان و سروشت پێکەوانێ ژیاون بەبێ ئەوەی زیان بە یەکتری بگەین بەڵام کاتێک کە سیستم ئەڕوات بەرەو قۆناغی پلەداری قۆناغی چینایەتی ئیتر بە تایبەتی کاتێکە شۆڕشی پیشەسازی کۆمەڵێ مرۆڤی کەم دەست ئەگرن بەسەر هەموو ژینگەی گۆی زەویە بەسەر ئاسمانیە بەسەر زەویە بەسەر بەحریە لەو پێناوەشە چەندین شەڕیان خۆقاندووە جەنگی جیهانی یەکەم جەنگی جیهانی دووەم ئەو ئەم جەنگەش ئێستاکە جیهان لە ناو جەنگایە و خۆتان ئەبینن کاتێکە ئەو باخیرانەی نەوت هەڵگر ساروخی بەر ئەکەوێتە ناو بەحرەوانە هەموو ئەو زیندەوەران و هەموو ئەوەی لە ناو بەحریشایە تووشی زەرەر و زیانە بن بۆیە ئابووری ئیکۆلۆژی ئاشتی خوازە دیموکراتی خوازە کۆمەلگایەکی وەکووتمان سیاسی ئەخلاقی دیموکراتی هێنێتە ئاراوانێ و ئەتوانن بەیەکەوانێ ژیانێکی سروشتی و تەندروست بژین. خۆی هۆکاری سەرەکی دروستبوونی ئابووری سەوزیان ئابووری ژینگەی ئەوەیە کە لە کۆنا لە دەیەکانی ڕابردووە بە تایبەتی لە وڵاتانی پێشکەوتوو وەکو ئەوروپا و ئەمریکا وڵاتانی ئەوروپی و ئەمریکا زۆر ژینگەیان خستە خزمەتی ئابووریەوە کە وای کرد ژینگەکەیان زۆر پیس بوو و یعنی زۆر بۆ هۆکاری سەرەکی مردن کەش و هەوایەکی زۆر نالەباری دروست کرد لەو دەوڵەتانە و زۆربەی شارەکان ئەگەر ئاوا بەردەوام بوونە لەوانەیە یعنی ژیانکردن لەو شارانەیە قورس بووە بۆیە لە دوو دەی ڕابردووە بە تایبەتی لە ساڵی 1992 ئەنجا لە دوو تەنمیم نەتەوە یەکگرتووەکان ئاماژەی بە تەنمی مستەدامە کرد و لە 2006 ئاماژەی بە دەستەواژەی ئابووری سەوز کرد کە لە خزمەتی ژینگایە بەڵام یعنی شتێک هەیە کە گەشەی ئابووری ئەبێ لە خزمەتی ژینگایە بێت چونکە ئەگەر وانە بێت ژینگەکەمان لەناو ئەچێ ژیانکردن لە هەسارەی زەویە قورس ئەبێ هەروەها بەپێی راپۆرتەکان دیسانەوە ئاماژە بەوە ئەکرێت کە ئەگەر وا بڕوات گۆی زەوی بەو شێوەیە گەرم بێت و زەرەر بە ژینگە بگەێنێت هۆکاری سەرەکی مردن لە جیهانە ئەبێتەوەی ئەوە هۆکاری سەرەکی مردن لە جیهانە ئەوە ئەبێت کە ژینگە پیس بووە چی بەکار ئەهێنرێت بۆ ئێمە بتوانین ئەم هاوکێشە کە تێکەڵەیە کە لە نێوان ئابووری و ژینگە بەیەکەوە بیان بەسنەوە بەیەکەوە بگەینە ئەو ئامانجەی کە هەیە ئامانجەکە بپێکی ئامراسەکان بریتی لە بنمونە مؤسساتی حکومی مؤسساتی کەرتی تایبەت بەرمهێن لە بکەرتی تایبەت لە کەرتی گشتی مؤسساتی حکومی بنمونە وەزارەتەکانن ئەوانەی کە وەزارەتی پەیوەندیدارن وەزارەتی گواستنەوەیە دەستەی پاراستنی ژینگەیە ئەوەی کە عەرزی جەنابتانم کرد بەرمهێنە بەکاربەرە ئەمانە هەمویان بەگشتی پێکهێنەری هاوکێشەکەن هاوکێشەی تایبەت بە ئابووری ژینگە لێرە چیم کرد من گرنگیمدا بە ژینگەکە لە بواری کشت و کاڵ لە هەمان کات چیم کرد پرۆژەی کەم دابین کرد یەکەم شت پرۆژەکە دابینەکەم بۆ ژیانی خۆم اینجا دوای ئەوە کە ژیانم دابین کرد من مامەوە نەمردم ئەو کاتە چی ئەەکەم لە چالاکی ڕۆژانم لەگەڵ گرنگیدان بە پرۆژەکەی خۆم چیەکەم گرنگیش ئەدەم بە ئەم جۆرە پرۆژەیە ئەم باخە بە نمونە لە مؤسسەیەکی تایبەت لە دەستەی پاراستنی ژینگە یاخود لە هەر شوێنێکی پەیوەندیدار ئەتوانێت گرنگی بدا بە ژینگەکە واتە لێرە مانەوەی ئینسان دابینکردنی سەرچاوی داهات بۆ ئینسان و پڕکردنەوەی پێداویستەکانیان کە ئابووریە پێش ئەکەوێ اینجا گرنگیدان بە ژینگە
لە واقعە ژینگە لە خزمەتی ئابووریا بووە، لە خزمەتی گەشەی ئابووریا بووە و بە پێی ئابووری ناسەکانیش ناتوانێت گەشەی ئابووری دەستەبەر بکرێت ئەگەر زیان بە ژینگە نەگەێنێ. بەڵام وڵاتان توانی ویانە تا حدێک ئەمە سنووردار بکەن. بۆ نمونە لە مەرحەلەکانی یەکەمی گەشەی ئابووریە ژینگە زۆر پیسە بێ، بەڵام تەگەیشتە حدێک ئابووریەکەیان گەشەی کرد تاکەکان هۆشیار ئەکەنەوە سەبارەت بە ژینگە و ئەمەوە ئەکات کە یعنی زەرەرەکان سوود زیانگەیاندن بە ژینگە کەم بێتەوە. لە ئەرزی واقع لە زۆربەی وڵاتانی ئەوروپی بۆ نمونە دانیمارک، سوید ئەمە زۆر جێبەجێکراوە، بەڵام لە وڵاتانی دواکەوتوو لە زمنیشە عێراق و هەرێمی کوردستان ئەمە زۆر زەحمەتە. نەتەوەی گرتوەکان و وەکو عەرزی جەنابتانم کرد کۆمەڵێک ڕێکەوتنی نێودەوڵەتی کراوە لەو بوارە گرنگیان داوە بە پارێزنی ژینگەوە توانیویانە تا ڕادێکی زۆر دۆخی ژینگە بپارێزن و نەهێڵن فعلن بەرەو ئەو ڕەشبینیە بڕوات کە پێشتر ئەوترا. لە ئاستی هەرێمی کوردستان خۆشبەختانە طبعاً بۆ تایبەت بە عێراقیش لە 2023 ڕێبەرێکی تایبەت بڵاو کراوەتەوە لە ئاستی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ILO تایبەت بە ئەرکەکانی حکوومات و کەرتی تایبەت و چۆن بۆ تەمەنەوەی کە پەیوەندیدارە بە ژینگە و تا چ ڕادەیەک ئەتوانن بە نمونە هەلی کاری سەوز دابین بکەن، الوظائف الخضراء دابین بکەن بۆ خەڵک. لێرە ئەو هەلی کاری سەوزە بریتە لە چی؟ بریتە لەوەی کە چۆن بتانی کار بکەیت لە هەمان کات چاپۆشی یاخود پێشرکاری لە ژینگە نەکرێت. لە هەرێمی کوردستان خۆشبەختانە لە کاتی مۆڵەدان بە پرۆژە واتە کە جناب شتان ئەزانن یعنی پرۆژە واتە ئابووری، کاتی مۆڵەدان بە پرۆژە ڕەچاوی چی ئەکرێت؟ ڕەچاوی ئەوە ئەکرێت خاوەن پرۆژەکە یان گرنگی بدا بە ژینگە لەناو خودی پرۆژەکە ناوچەیەکی سەوزی هەبێ لە شوێنەکە بە بڵێن ڕووبەرێکی سەوزایی دابین بکە لەناو پرۆژەکە، یاخود لە شوێنێک پرۆژەیەک ئەنجام بدات کە بابەتی گرنگیدان بە ژینگی تیابێت. اینجا ئەگەر بینە سەر بابەتەکە دەرەنجامەکان چی ئەبن لەم ڕوونکردنەوە، ئەوەیە کە ئێمە ئەم ئابووریە ئامانجیەکەممان ئەوەیە کە ئێمە ئابووریەکە بپێچین و چالاکی ئابووری ئەنجام بدەین بۆ ئەوەی هەلی کار بڕەخسێنین بۆ خەڵک لە خۆشگوزەرانی بژی، لە هەژاری نەبێ وەکو کە ئێستا عێراقی تایە یاخود بەداخەوە هەرێمی کوردستانی تایە کە ڕێژەیەکی زۆر لە دانیشتوانمان لە حاڵەتی هەژارین لە دۆخی هەژارین لە عێراق و لە هەرێمی کوردستانیش. ئەوەیە کە ئێمە بتوانین کارگە دابمەزرێنین، موسسەیەکی خەدەمی دابمەزرێنین، هەلی کار بڕەخسێنین بۆ ئەوی پارەیان دەست بکەوێ ئەو کەسانە و کە پارەمان دەستکەوت ئەتوانین بچین بۆ بازارەکان شت بکڕین، گوزەرانمان چاکتر بێ، بە معیشەتمان باشتر ببێ. ئەمە با بڵین ئەمە بابەتی یەکەمە کە بریتە لە چی؟ بریتە لە گرنگیدان بە خودی ژینگە، خودی ئابووریەکە. گرنگیدان بە ژینگە کە تەواوکاری ئابووریەکە ئەبێ ئەوەیە کە لەگەڵ ئەنجامدانی چالێکیەکە چاوپۆشی و پێشەرکاری نەکرێت لە مافی ژینگە، بۆ لەبەر ئەوەی کە من ئێستا بە نمونە ئەم باخە جوانم تێکدا کردم بە کارگە وەکو عەرزی جەنابتانم کرد کە کردم بە کارگە کێشەکە چییە؟ کێشەکە ئەوەیە کە هەلی کاردا ئەمەزرێ بۆ ئەم کەسانە، بۆ ئەوانەی کە لەناو کارگەکە ئیشەکەن، ئیتر دوای ئەوە ژینگەکە تێک ئەچێ، نەخۆشی خەڵک تووشی نەخۆشی ئەبێ، دیسان جارێکی تر ئەبێ نەخۆشخانە دروست بکەین یاخود فشار و زەخت ئەکەوێتە سەر نەخۆشخانەکانی شار. ئەو کەسێک کە نەخۆش ئەکەوێ بەهۆی ئەو دووکەڵە و تێکدانی ژینگەکەوینەکە ئەبێتە کەسێکی بەکاربەر تەنها بەرەمهێن نابێ.
بەداخەوە تا ئێستا لە کوردستانە بە تایبەتی ئابووری سەوز ئەوەنە پێش نەکەوتووە و ئەوەی کە هەیە لە چوارچێوەی لێدوانی بەرپرسان و علام دەرنەچووە بەڕای من بە بۆچوونی من بەڵام لە عێراقا هەوڵێکی جددی هەیە هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەو زەختی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی ئەوانەی کە ئیش ئەکەن بۆ پاراستنی ژینگە هەروەها دەوڵەتانی جیهان ئەمە وای کردووە کە عێراق هەندێک هەنگاو بگرێتە بەر بۆ ئەوەی کە ئابوووریەکەی بگوازێتەوە بۆ ئابووری سەوز یەکێک لەو هەنگاوانە تەوان لە COP28 ئەوەی کە لە شاری دووبەی کرا ئەوە بوو کە وەزیری ژینگەی عێراق ئاماژەی بەوە کرد کە عێراق تا ساڵی 2035 نزیکەی بایی 100 میلیارد دلار وەبەرهێنانەکە لە تاقەی نوێ بووە کە ئەمە زۆر گرنگە بۆ پاراستنی ژینگەکەی کە یعنی پیسبوونی ژینگەی عێراق و ئەکاد ڕنگدانەوەی ڕاستەوخۆی هەبێت لەسەر جینگەی هەرێمی کوردستان و ئابووری کوردستان کە تا ئێستش ئەڵێم ئابووری سەوز سەرمایەکی زۆری پێویستە و هەرێم توانای ئەو وەبەرهێنانە گەورەی نییە. ئەگەر لە جیهانە ئابووری ئیکۆلۆژی پەیڕەو کرێ فەلسەفەی مۆدێرنەتەی دیموکراتی بچێتە پێشەوە کە یەکێک لە کۆڵەکە هەر ئەساسیەکانی ئابووری ئیکۆلۆژی و پیشەسازی ژینگە دۆستە ئەتوانم بڵێم هاوسەنگیەک ڕائەگرێ لە نێوان ژینگە و مرۆڤ ژینگە و سەرمایە لە خاڵێکی ترا لە نێوان ژینگە و لە دایک بوون ئابووری ئیکۆلۆژی ئەمانە ناهێڵێت هاوسەنگی لە نێوان بەرهەم و ژینگە سەرمایە و ژینگە هەمووی ڕاگرێ ژیان ئەیگێڕێتەوە بۆ قۆناغە سروشتەکەی خۆی کە کۆمەڵگا و ژینگە ئەبن بە دۆستی یەک نەک لە پێناوی داهات و سەرمایە ببن بە تەجاوز بکەنە سەر مرۆڤ تەجاوز کاتە سەر هەم زیندەوەران و هەم ژینگەکەی بۆیە ئەتوانم بڵێم ئابووری ژینگە دۆست کۆمەڵگای مرۆڤایەتی هیچ ڕێگایەکی تری لە بەردەمانیە تەنیا ئەوە نەبێ کە ئەم سیستمە نوێیە بە پەیڕەو بکات ئەگەر هەرچەند ئەمە دەسەڵاتداران و دەوڵەت نەتەوە ئەم ئیشە ناکە بەڵکو ئەبێ گەلان و ئەبێ ژینگە پارێزان فشارەکانیان زیاد بکەن لەسەر سیستمی مۆدیرنەتەی سەرمایەداری و لەسەر سیستمی هەتا شیوعی دەوڵەتی کە ئەوانیش ئێستا ئەوە چینە ئەوە رووسایە ئەوە ئەمریکایە ئەوروپا هەموو ئەمانە ئەو کارگە زۆر و زەبەلاحانەی کە هەیەە کە زیاد لە پێویستی مرۆڤ پێداویستیەکان بەرهەم ئەهێنێت ئەمانە هەمووی سەرچاوی زیانن بۆ مرۆڤ و بۆ ژینگەکەی لە ئابووری ژینگە دۆستە تەوازنی ئەوانە هەمووی ڕائجێت.